شەڕ و نائارامی چەند ڕۆژێکە ئێرانی گرتووەتەوە، بەڵام تا ئێستاش کاریگەری ئەم شەڕە لەسەر گرانبوونی کەلوپەل و خواردەمانی ڕەنگی نەداوەتەوە. بەرپرسانی حکوومەتیش ڕای دەگەیەنن بەشی 6 مانگ خۆراک لە کۆگاکاندا هەیە. احتیاطیە نۆرماڵە وەکو کاتەکانی ترە، شتەکان وەکو خۆیەتی جارێ، وەکو هاتن شدیەت بۆ نێت جێگرەوەی تریشیە تورکی هەیە، ئەنواع شوێنی تر هەیە بێ ئێران. ئەبێ خەڵک زۆر بەرچاوڕوون بێنەوەی کە زەخت و فشار نەقاتە سەر بازاڕەکان، چکێ کە زۆر وەسە دروست بۆگەر هیچیش نەبێ هەر شت گرانە بێت، بەڵام کەشت بە تەدریجی ڕۆشت هیچ کێشەیەشی نییە و هیچ جەشکالێکیشی نییە. ئێرانیە، تورکیایەت، سعودیەت، ئەوەی ئێران تۆزێک کێشەی لەبەرم شەڕ و پێکدادانی کە ئێستا هەیە لەگەڵ ئیسرائیلە ئەجینا وەکو کاتەکانی ترنە، هیچ کێشەیەکی نییە و سنوورەکانیش کراون. زۆربەی سەوزە و میوەکانیش ئێستا لە نێوخۆدا وەرزی پێگەیشتنیانە و کەمتر پێویستیەکان لە دەرەوە هاوردە دەکرێن. سەرۆکی سەندیکای عەلوەی سلێمانیش بە پەیامی ڕاگەیاند تا ئێستاش مادە خۆراکیەکان لە دەروازە سنووریەکان وەکو پێشتر دەکاتە هەرێمی کوردستان. وڵا کێشەی هەرزانیمان هەیە سەرم کاتە کێشەی گرانیمان نییە، لەبەرەوەی کە ئێمە ئێستا پێویستمان بە هیچ بەرهەمێکی هاوردە نییە، شتێکی بەسیط نەبێت کە میوەکانەکە ئەوەی سەوزەکانەکە ئێمە باسیەکەین پێداویستی سەرەکی ڕۆژانەیە، پەتاتەیە، تەماتەیە، خەیارە، پیازە، ئەو شتانەی کە بۆ شلە بەکاردێ هەمویمان هەیە. سپاس بخوا بەرهەمی خۆماڵیمان هەیە، هەمووی لە ناوخۆیە، هەمی لە ناوخۆی خۆمان هەیە. ئەوەی کە هاوردەشێکین بازێ میوەیە ئەویش لە ئێرانەوە هاوردەیەکین وە ببورن مزرەمەنیەکانمان هەیە لە تورکیا و لە وڵاتانی کەەوە هاوردەیەکەی. ئەوەی کە لە سنووری ئێرانیشەوە ئێستا ئەم جەنگە لە ئێرانە هەیە هەتا ئەم دەقێ ئێمە هیچ کێشەیەکمان نییە، هیچ لە ڕووی هاوردەکردنەکانەوە و لە ڕووی لە سنوورەکانیشە هیچ کێشەیەکمان نیە. بەڵێ هیچ کێشەیەکمان بۆ دروست نەبووە لە هاوردەکردنی یاخود لە سنوورەکانیش. ئەو بەرهەمانی خۆشمان هەیە، ئەو خۆتان بینن ئێستا بازار چۆڵە لەبەرەوەی تەسیری ئەم جەنگە و دووهەمی تەسیری بێموچەی بازار چۆڵە ئەو نرخانەی پێش ئەم شەڕە لەوەتێ لە 150 نرخەکەی دابەزیوە ئەو بەرهەمانی کە هەمان. شەڕ و ئاڵۆزیەکانی ناوچەکە کاریگەریان لەسەر گرانبوونی کاڵا و شتومەک نەبووە. بازاڕەکان ئاسایین، بەڵام خەڵک بەهۆی بێموچەیەوە توانای بازارکردنی نییە و ئۆباڵەکەی بابەتێکی دیکەیە، نەک شەڕ و نائارامی. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.